سڵاو ئەم کاتتان باش نیوەڕۆی ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی گشتی مادە هەژبەرەکانی هەولێر دەستی بەسەر زیاتر لە 15 کیلۆگرام تریاک داگرتووە بە گوێرەی ئەو زانیاریانەی ئێمە لە بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان دەستمان کەوتووە. ئەمە لە وڵاتی ئێرانەوە هاتووە، لە مەرزی چێلێ داخلی سوورەکانی هەرێمی کوردستان کراوە و لەگەڵ ئەوەی کە سەرقاڵی ئەوە بوونە داخلی شاری هەولێر بکەن، بەڵام بەڕێوەبەرایەتی نهێشتنی مادە هۆشبەرەکان دەستی بەسەر ئەم تریاکە داگرتووە. لە ئێستادا هێزە ئەمنیەکان و بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان سەرقاڵی لێکۆڵینەوەی زیاترن بۆەوەی بزانن مادەکە هەر تریاکە یان شتی تریش تایە و چەند کیلۆگرامیشە. ئەمە لۆگۆی ئەو کۆمپانیایە. تریاکەکە خراوەتە ناو خوێ لە وڵاتی ئێرانەوە، لەو کۆمپانیایە ڕەوانەی هەرێمی کوردستان کراوە. ئەوەی ئێستا هێزە ئەمنیەکان دەستیان بەسەرداگرتووە و لە ئێستادا لێکۆڵینەکان بەردەوامن و دەمێ ئاماژە بۆ بکەم نزیکەی یان بڵێم 2 ساڵە بە شێوەیەکی زۆر مادەی هۆشبەر لە ناو هەرێمی کوردستان دەستی بەسەردا گیراوە و مادەکان جیاوازن و جگە لە با بڵێن جۆرەکانی مادە هۆشبەرەکان و چەندین کەسیش دەستگیر کراون و بەڵام بە شێوەیەکی زۆر هاوردی هەرێمی کوردستان دەکردوە دەستیش بەسەردا دەگرێت. ئێستا هێزە ئەمنیەکان سەرقاڵی لێکۆڵینەوەکانن و دەیانەوێ بزانن تەنها ئەو بڕێیەکە 15 کیلۆ زیاترەکەیە کە دەستی بەسەرداگیراوە یاک خۆت ئەو بڕێ زیاترە. ئێستا دەبێت ئاماژە بۆ بکەم کە پشکنینەکان دەست پێ دەکات و هێزە ئەمنیەکان بازنەوە دەکەن کە دەیانەوێ یاخود لەوە دڵنیا ببنەوە کە بڕەکە هەر ئەوەندەی یان زیاترە، چونکە پێیان وایە لەم 15 کیلۆیە زیاترە و شوفێرەکەش لە ئێستادا دەستگیر کراوە.